کاک سەردار چۆن؟ ممنون سلامت بسپاس. باش کاک سەردار. سلامت بیبراو. کاک سەردار تو بەڕێوەبەری یانەی وەرزشی برێم بەڕێوەبەری گشتی وەرزشی هەولێرێ وەنیا؟ هەولێر؟ بەڵێ. نەخێر کاکەم گشتیمە. گشتی. گشتی هەیە لە هەولێر. بەڵێ جێم نێتە سەردار. کاک سەردار ئەو مشکلەتان چییە؟ کاکە من ڕۆژنامە نووسێکم. ئەو کێشەی یانەی هەولێر چییە؟ ینی هەولێرتان تووشی ئەو ئەزمایە کردیە بە هەمووتان. ئەمە تووشمان کردیان؟ ئەی چێ تووش بووە؟ هەمووتان بەرپرسندەی. نا برا نا غەڵەتی کاشم. چۆن غەڵەتم؟ غەڵەتی کاکەوە تووشمان نەکردیە کاکەوە بەغدا ئەمە نینە. بۆ بەغدا چی کردیە؟ مشکیلە چی دەستوریمان هەیە لەگەڵیان قانونی. چییە مشکیلەکە؟ کاکە ئەوان ئەمە لەنەوە تویەکەوە ڕاضی خۆمان لە خۆمان بەڕێوە دەبین لە کوردستان. بەڵێ. ئەوان دەیانەوێت ئێستا تەداخلی ئەو شتانە بکەن. باشە بەس کاک سەردار ئەمگۆ کو داوای بودجە دەکەن لە حکوومەتی فیدراالی یعنی لە چێ یەک دیناریان نەداینە کاکە یەک دقە یانەی وەرزشی هەولێرێ کە تۆپانێ دەکات بەشک نییە لە ئۆلمپیاتی یان ئەوەی هەولێر عێراق ینی پێشووتر بۆ بەس لەو ئینتخاباتە هاتیینە دەڵێن عێراق تەدەخولمان دەکات بەس لەوەی هاتیینە بەڵێ بەس لەوەی هاتی نا بەس قەی ناکە نا ئەرا هەولێر بەشک نییە لە یانەکانی عێراق بەشەکە لە یانەکانی عێراق بەس تو کەنجین داوای ئیلتیزام لێ دەکەی کە کامل حقوقت دامن ئەتو دینارەکەم نەدی برێ ئیداریە نژوەلا لۆ من دەبی نانا بەس ئەنگۆ دەتانەوێت بەشک بن زانیتی ئەوکو دەوڵەتەی سەر بەخۆ مامەڵە بکەن بەڵێ کاکە ئەمە هەرێمەچی فیدراالینە بەڵێ وەرزش بە پێی قانونی دەستوری مادەی 115 لە دەسەڵاتە سیادیەکان نییە لە دەسەڵاتی سیادی نییە دەبی بە یان بە تەنێگە قانونی خۆتە بیان بە مشتەڕەشی بەڕێوە بێ ئەو یەک دوو بە پێی مادەی 121 دەستور ئەتوو مافی پەیڕەوکردنی هەر سێ دەسەڵاتەکەتەیە تەشریعی تەنفیزی قەزایی باشە ئەگەر یاسای خۆت هەبوو یاسایەکەی خۆت پەیڕەو دەکەی ئەمە بە پێی یاسا بە پێی ئەو دەستورەی یاسای وەزارەتی ڕۆشنبیری و لاوانمان هەیە ژمارە 12/2011 یعنی بە پێی دەستور ئەمە ئیجازەی نادەکەن ئەو کەماندایان ناجێکات چۆن دەوی بەغدا لە خۆڕا بێتە داخلی ئەو شتانە بکەوە بۆ ئەنگۆ لە هەموو شتێکی ڕەبتن بە بەغدا لە تۆپانێ مزەڕەت لەبەر ئەوەی ئەو دەستەتان خەڵکانێک دەرچوونەوە دەڵێن پارتی نینە بۆی ئەو چێشەیە دروست دەکەن ناکاچی من یەک دقە برای من خەلەلەکە لێرە دروست بووە ئەمە تەداخلی ئیشی وردەکاری ناجێکان ناکەین انتخاباتیان کردیان ئەمە یەک دقە با تەوزیح لۆ بدەم کاکە برای انتخابات کرایە باشە انتخابات بە شێوەیەکی دیموکراسی کرایە لوزنەی بەڕێوەبەرایەتی گشتی ئیشرافی کردە سەری باشە 6 کەس دەرچووە بەڵام 2 ڕۆژ دواتر 2 کەس استقالەی دایە ئەمە چ بکەین ینی لەبەر ئەوەی هەندێک کەس دەرچوونە لە یەکێتی نزیکن ئێوە بۆیە ئەو دوتانەوە کردیە ئەی لەسەر چیە لۆ 2 کەس کاکە لۆ 2 کەس دەردەچی دوای ئەوە ئستقالەی پێدەدرێ هەردووشیان کادیری پارتین هەردووش کادیری دیاری پارتینە خۆیان کاچی من یەک دقەبرا کەس بە زۆری زەختی لێ ناکرێ کاکە کادیری پارتیە ئەمریان پێکردی سەحبکەوە تەواو یەک دقە ئەگەر کادری پارتی بن هەمویان کادری پارتی ناگەدار بن ئەدی لۆ بوانی کەیان نەگوتیان ئێقەی ناکە فەراغی دەستوری فەراغی ئەوەی یاسایی دروست دەبی کە دوو کەرس بکشێتەوە یەک دقەبرا ئەگەر کادری پارتی بن ئەمە ئاگادارین بەخوای و شەشەی دەرچووینا 6 کادری پارتینە بەڵام ئەو دۆ لۆ خۆیان بەویستی خۆیان هاتینە نەک تەقدیمیان کردی هەستاینە ینی ئەوەکەیان هەر استقالەکەیان نسخەک لۆ بەغداش ناردێ برێن کاکە ئەمە لەگەرەوە هەیە ئیشمان پێ ناکرێت ئێوە گوناحی مچی تێدایە کاکە یعنی ئەی بۆ حەشمەی تدانیا یعنی هیچ ڕەبتی بۆی نییە کە هەندێکیان هەن هاوسۆزن نەگەیەکێتی باوا بڵین نەخێر نەوەڵە نییە ئەوە نینە پارتی هەر 6 پارتینە بە خەڵکەش کادری پارتینە باشە سانگۆلۆ ئەو هەموو شکستەی لە هەولێر تۆمار دەکرێت هۆی چییە ینی هەولێر دایکی هەمویانەکان بوو
کاک سەردار ئەو هەموو شکستە ئابڕووی هەولێرتان برد بە ڕادەیەک ئێستا کە ئایا تو بەڕێوەبەری یەک دقه برای من ئەمن بەڕێوەبەری هەموو نادیەکانی کوردستان و کاکە ئەمە لایانی فەنی ئیشراف دەکەین خۆ ناچینە نای وردەکاری لاو ئیشیانەکان یانە بە پێی یاسا کاچی برا یانە شخصیەتی معنەویە يعني حرة لأوي تصرفاتي مالي وإداري خوي كابرا دستشي ناديتي هر ناديتي كل خوي تصرفاتي غير قانوني كرت أو قابلة لبو أوي محاسبة بكريتا يعني لو خوي كوتا شكست أمس جناحي ما يستدعي كاك شون تويشيك لبري وبراني أو يعني نالي محاسبة دكرين برايمن يقدقة أما أوا ببي هندك بعض التعليمات مان هي ياسا هي لسري ضروري أما لكوتاي هم صالك هر ناديك تقريري مالي وإداري خوي ديني باشا تقديمي دكا بكوي دستي قشتي أو خلالي هبي يعني قنضلية هبي لسرمة أو لسرمة بيويستا أما تحويلي جهاتي معني بكي بون منا تحويلي نزاهي دكي أو ركارة كان من يخوم الناس من ناديك يشكيان لوركهم أزان بس بوت يعني هولير أو همشكستي استبيتو ما ذكري مثلا مادية كاكيك لسبب كان بلي مادية أتو همو دزانن قيرانة شي دارایی هي أو نادية بيشتر دستك بري ويبرديا لو أنا بابلين باريان بهدر دابي نالين بارا خوران بارا بهدر درا بباشي سرف نكرا توشي أزمة مالي بوا أو يك لسبب كان دو سبب دون خلل شي إداري هبوا بون منا بابلين أو بيشتر بري ويبرديا بشويش باش بري ونبرديا لو دستشي كاتي لو داندرا استاو دستكاتي بيشتر إيشكاني خوان كردي هيك شان نبوه بلام آستي فريق دابزيه والله أو بردنوه ودورانا يعني تناطعني أو صار فريق شباشتي لو أنا الصالي دابي نك بالنسبة هوليره هم فريق كان أزانم كاك سردار يك شتكا بتحقق أو درجة قبات دكري حكومة قباتي دك كاك حكومة قباتي نكردي أو شيء قباتي شيء قباتي لو شيء يقدق إبراهيم يقدق كاك يقدق كاشي من أنقشت كان تيب جنوزا استا بدريه تدسشي نصابي قانوني ما يشي بس انا ونادي قيناك انا نقول بقفل تدري براكم قفل دان يعني شي قفلي دايا ببرياري شي قفل درا يقدا قبرا قفل دانك او نادي استا لجر او ترميمه او ترميم لكريتن كوربرا يقفل لي درا اخو بري كان يعني بر لايك انا كاسش بستجوره كدبي لا بس يقدق لو هتا او مشكله نبو قفلنا درا أو دو روجا قفل درايا أتو كاكا أتو هندك دستاو دستي دا صلاة هي إبراهيم أتو دستاو دستي دا صلاة هي هر دستشي نويدي كشرعي بو لقار دستي بيش خوي دستاو دستي دا صلاة دكا أو دستوي اندر يعني أتو هركسا شي أستاو شرعية يانا ما يعو طاو تساكسن يعني كو دادريت دزوانا أوان بسن قيناك أنا بس لو قفل دادري كاتشخم لو قفل دادريتن أتو دست من نازم للرئاسة بندكان أتو مالي خوت درك كيدا كيوا هركس شي بيت جوري دبي شون يعني توباني هبي كودا بيقفل بدري كان يانا أتو قال لي او سيمن وشتكيها مهرجرا وايش اللي دك نا اقدق دوينه وتيان بيري وتيان توباني هبوا قفل درايا لقى نازم يعني شتبوا من توباني تشندر أتو قال لوينيا ده تعقيبه شبكه زانا استاو تعميرات تدا دكريان نا وصارت او شركه جوري ايش لي دكا ويقيناك او شركه تان روجي ايش لي دكا او تسندن زيكي بيز روجي ايش لي دكا ادلو بس لبيريك وقفل درا كاكا واني ابراهيم واني نا بس بيري قفل كوربرا لميديا بلاو كراواد على او رو قفل درا بتحقق قفل واني ابراهيم يعني لو قفل ندرا ابراهيم يقدق الشركه ليها باش يعني بيز روجا قفل درا يعني او دوسي روجا ناكا كدمك قفل درا وتك ايش اللي ذكر تعقيبه شبكه نا عملت تدبرسم عملوا دوري عمل السويدو تسكم عملت ناكا وتسن روجا بيج انتخابات وشتي قفل درا تك ايش اللي ذكر تاكيدي كاك سدار ولا سردك اتو دلي يعني بلا بازي حوت قفل درا واي انا هكا اتو تاكيد شبكه ابراهيم انا ام بسيار لتودكم اتو كبر برساتي بسيارة كان لما مكا تاكيد شبكه او زابيم لبرا يعني اتو دق بسيارة كي من وايا برلا بازي مانغوا او درجاي قفل درا درجاي هولير كسله بوينيا هيستوباني تشلينا كاكا بس اقا ضربه بس لو واضح بي كاكا لبر ايشي ترميماتي داخله
يعني هیچ ربطی بەو ئەوەی نییە کە هەندێک خەڵک دەرچوونە مەکتەبی مەسرور بارزانی نامرتاحە لێیان ناشتیوانیە کاکە ناشتیوانیە برای من شتیوانیە پێم گوتی ئەو چارەیت کەس ماین هەر کادری پارتینە لەو معلوماتت قەی ناگە بەرزڕنگبی تۆخ نەبن وەکو ئەوانەی تر ئەی بۆ پارتی نامرتاحە ئەی بۆ پارتی نامرتاحە قبوڵی نییە ئەو یانەیە بەردەوام بێت کاکە وانیە برای من کاکە دوو کەس لۆ خۆ ئەتو دیسان دەگەڕێەوە سەر عینە مۆزوعەکەن کاچمە ئەو پێم گوتی لۆ خۆیان دوو کەس دەڕێن کاکە مە مرتاحنینە لەگەرەوە دەستەی گشت ئەوەی بکەن ئیش بکەین داوای استقالیان کردی تەواو دروستە خۆتڕی لێ ناگر بێ استقاڵی مەدە بە ئەمری حزبی نەبووە ئەتو حەقا چی ئەوەی نییەوە بەس کادیری حزب بابس کادری حزب پێی دەڵێن بکشێەوە دەکشێتەوە بۆ ئەوی ئەگەر وا بە چارەکەی کەشان دەبوو برایم ئەو چارەکەیت کەش لە هەمان ئاستی ئەو دوو کادیرەی پارتێکی وا یار 20-21 بەڵێ ئەوانیش ئەوە تو ناتوانێت ڕێ لە کەسیش بکە حزبی خۆشی خلاصەوە خۆ کەس لەسەر بیرۆ باوەڕی ئەوە دەکرێن محاسبە دەکرێن کاک سەردار یەک دوو ڤیدیۆی تومان دیت جارێک لە ئاسایش دەدەی هجومی سە ئاسایش دەکەی ئەمن ئەو ڕخنێشم لێت گرتیەوە ئێستاش دەمێ ڕوبەڕوو نانە بۆ بەس یەک قەوس کاک سەردار وەرزشوان دەبی نمونەی میهرەبانی جوانی پیشامدا تۆ بەرپرسە چی وایان نا چۆن دەکرێت لە ئاسایشی هەرێم تۆزێک تعقیبی شتەکان بکە خۆم بکەم و نە تەفسیرات بدەمێ بدایەت پرسە بزانە مەسەلەکان چ بە چکە هەموو خەڵک دەزانی چیە ئەو پرسیاران ناکە بەڵام بە هەموو حاڵەتە کو دەست دەوشێنی ئەتوو بە خۆت کادیرێکی دیاری پارتی ئەتوو محاسبەی من دەکەی نا من پرسیارە کاک سەردار یەک قەوس ئەنگۆ بەرپرسن ئەنگۆ دەبی بزانن ئەتوو بەرپرسی حزبی هەر نییە نمونەیەکت لە وەرزش پیشاندا کە نمونەی توندی ژیە دەقەبرای من ئەتوو ئەوە بە حەقەکی جارێ ئەو محاسبات لەبەر ئەوەی ئەتوو بەرپرسێکی باڵای هەرێمی لە بواری وەرزشی ئەمن زەحمەت نەبی جارێ بە حەقەکی ئەو حەقەتکو بە خۆتدا محاسبە ڕۆژنامە نووزی شوایە کە دیاردەچی ناشیژن دەبینی ڕخنەی لێ دەگری ڕخنەی دەگری بڵێ بەس لۆت نییە ئەتوو محاسبەم نییە پرسیارە لێ دەکەم خۆ دوێنم پێ یەک دەقەبرایم یەک دقا تو دەزانین جیهەتی تحقیقی نییە و پرسیارە لەم بکەی باشە ئەو شتێکی شخصی ڕۆژنامە نووسەک پرسیارە لێ دەکاتن ئەگەر شتێکی وای ببینی کە کەسێک وەرزشوانان لە ئاسایش دەدا هەیە ئەمیش جواب نەدەمەوە دەتوانی برین نۆ کۆمنت بەس ناتوانانی بڵێ لە بۆ نییە تحقیقم لێگرێ ڕۆژنامە نووس و بە زۆری نیە تو تحقیقنی پێ دەڵێم ئەت ڕۆژنامە نووسی کاک بە خەڵک بە زۆری ئەوە بکەی نانە بە زۆری نییە بەس ئەم پێت دەڵێم ئەتو دەتوانی بڵێ نۆ کۆمنت ئەوەت پێ دەکرێت بەس ناتوانانی بڵێ تحقیقم لەبەری ڕۆژنامە نووس هەواڵگری دادگا لە یەک زۆر نزیکن کاک سەردار ئەو زانیاریات تەبی خراپ نییە یعنی ئیشمان وڵی هەیتم کاکە پێشەوە ڕاضی بمەم ڕۆژنامە نووس بوویمە بە معلوماتی جەنابەت دوێندا یعنی من هیوادارم هەموو وەرزشوانێک یعنی نمونەی باڵا پیشان بدە ئەم پێم ناخۆشە ینی بەجددی خەڵک بەرەو تند و تیژی ببردرێ وێنەیەکی جوان بە تایبەتی یەک بەرپرسیارەکانم جواب دایەوە ببوورە بانەچینە مەوزوعچکە کورکاک سەردار ئینسان کە بووە بەرپرس بچووکترین جوڵەی لەسەری حسابە ئەمن لە خۆ ڕژۆم نەگوتی ڤیدیۆم کورە چۆن ئیشی منە ئیشی هاوڵاتیت شا یەک دقیقەوە ساڵونی و پێش تا ڕوویدا لە ئێستا پرسیارە لە من ئەتوم کەتە بەردەستی ئێستا فرسەتە ئەو پرسیارش بەردەست نییە نەخێر ئەتوو ئەوە دەزانی سی ئەو نەقدانە وەختی خۆی بی زۆر جێ خۆیتی بەس ئەتوو پاش ساڵونی و چاتی و پرسیاران لە من دەکەی برایم ئاخرنا ناخۆ من ئەو دەمی مەسەرەن پێم لقاءم لەگەر نەکە بەستا کە هاتی تەلەفۆنەکەت کرد تا پێم گوت بای ئێستا کەی چێشەیە کاک سەردار لۆی بەهانتەر دەگری قەس لێرە منیەتمان شەریفە نیەتەکە ئەوەیە کارەکانم جواب دایەوە باشە بەس ئەوەی لە بەرامبەر یانەی هەولێرێ دەکرێت ئەنگۆش بەرپرسن ها ناکرێ ئەو یانەیە ئەوەندە دەرتی دەدەنێ ئەو یانەیە هەر مولکی پارتیژ نییە کاچی من ئەمە نینە پێم گوتی ئەمە نینە کاک سەدایە قەوس ئەمە نینە کاکە نەیانەکە لۆ خۆیتی شخصێکی معنەویە حڕیەتی خۆی هەیە دەستەی کارژێڕی خۆی هەیە دەستەی گشتی خۆی هەیە باشە بۆ چییە کاک سەردار بە ئەوە بیتخوا
یانەی هەولێر من لە 1970 ببیرم دێ یانەیەکی هەرە بەهێز بووە خەڵک شانازی پێ دەکا ئەو یانەیە هەموو خەڵکی هەولێرە بە هەموو ڕەنگ و دەنگەکان عەجەبەن هەتا ئێستا هەر پارتی باڵا دەستا یعنی ئەتوو بە خۆت دەرێ هەر شەشیان پارتی لۆ پەس پارتین یعنی لۆ کاکە تو مەچۆنە ئەو شتانە کاچی من ئەتوو لۆ لە سلێمانی نادیەکانی سلێمانی پارتیەکان تێدایە ئیخراپە هێشتا چ قێزەوەنا یعنی یانە ئەمە ڕێشمان لە کەس نەگرتی ئاگادار بە نەنەوە نەکردی ڕێگریمان لێ نەکردی برێ نەچێ ناو نادیەکەی ئەمە نینە کاک سەردارێک پرسیار لەو 25 ساڵەی ڕابردوو کە پارتی باڵا دەست بووە قەت کادیرێکی حزبشکەی تێدا بۆ لەو یانەیە بەڵێ تێیدا بوو وەکو چی تێیدا بوو وەکو ئەمن ناوم باز ناکەم بەس سەرۆکی تیپمان هەیە سەرۆکی تیپ نا لە دەستەی بەڕێوبەر دەستەی بەڕێوبەر تێیدا بۆ کاتی خۆی مشتەرەک بۆ کاک لە دوای 96ەوە قەت ئەندامێکی دەستەی بەڕێوبەر حزبەکانی ترە بۆ با بەواز لێچێتی بین ئیسلامیەک گۆڕانێک ینی لۆ دەیکەنە مڵکی بەس پارتی کاکەوە کاچی من ئەوە پێم گوتی ئەمە نەمان کردیە دیسان دەگەڕێنەوە سەر و خاڵی دەستەی گشتی باڵاترین دەسەڵاتە لە ناویانە ئەوان لۆیان هەیە حڕیەتیان هەیە دەستەی کارژێڕی دادەنێن انتخاب دەکەن دەستەی کاتی دادەنێن ئەوە باڵاترین دەسەڵاتە ئەمە نەچوینە بۆ خەڵکەی برێن کاکە نەکەن فلانی دانێن فلانی دانێن معلومات سیارەکەی من لەوێ ئەتووی سەرۆکیانەی یانەیەک تۆ پێت وایە بەهرەیەک توانایەک ئیدارەدانی کادیرشکەی غەیری پارتی تێدا نەبی لەو هەولێرە گەورە و گرانە لەو سلێمانیە باش ئەتووی لەو سلێمانیە ئەی بۆی چیە گەشە ناکەن دەرناکەون کاکەش خەلەلی ئیداری هەیە طەبیعیان نادیەکە بە ظروفەچی اقتصادی و ئیداری داڕۆیشتیا ئەو فترەی چا دەکرێ و بەس خۆ ئەو ڕۆنیە لە قیمەی بە قووەتیشی بەس پارتی باڵا دەستە حتا یعنی هەموو شتێکی پارتیە لە سلێمانی هەموو شتێکی سەوزە کورتی ئەمن ئیش و کارم هەیە لە وەزیفەمە برا ئەوە مقابلەکی غێر ئەوە بوو غێر گونجاو بوو کاک سەردارم گۆ بزانێت یەک بەرپرسبی هاوڵاتێک لە بۆی هەیە هەموو هەولێرێک لە بۆی هەیە ڕەخنەتان لێ بگری چکۆنگۆ تەمسیلی هەولێر دەکەن کورە براکەم ئەم 30 ساڵ لە هەولێر ژیامە بە قوربە کاچی من لە دەوامم کاک ئێ باشە دەکرێت پرسیارانش جواب دەمەوە تاو ئەم کاتم لۆ جەناب تەرخان کردەوە باشە مارت ئاوابی بەی سوپاس کاچی من ئەو فترەی ئینشاءالله بە زووترین کات لەو چەند ڕۆژەی دابێ ئەو مشکلەی ناو نادی هەولێر ئینشاءالله هەمووی حەل دەکرێت کاک سەردار دوو بە سوپاس لۆ خەمخۆریشت ئەمە سوپاسی خەمخۆریشت دەکەین کاک سەردار بزانە ینی ئەمن لەو دووریەمە ئەهلی وەرزشیش بەس پێم ناخۆشە یانەی هەولێر کە دایکی یانەکانە بزانە زاخۆ دوهۆ گەیشتە چه ئاستەک حەزمان دەکرد هەولێری شوابی کورە ئاخر ئەوە هەموو لایەک لەسەر خەتین ئینشاءالله ئاخر بەس حزبایەتیە هۆکارە حزبایەتیە هۆکارە ئەوە هۆکار نیە نەخێر نەبراوە هۆکار نیە ئەوە هۆکار نیە بەهەرحاڵ سوپاس کاک سەردار اقتصادی و کارژێڕی داڕۆیشتە ئەی بۆ دوهۆک و زاخۆ ئەو لەو زروفەیدا ناڕوا لۆ بەس هەولێر پێدا دەڕوا پێشتر کاچی من ئەتوو تابعەن نەکردێ پێشتریش نادی دهۆک کۆمەڵک مشکلەی هەبووە پێش ئەو مەوسمەی ئەوانش حەلیان کردو سا بوو طەبیعیە هەموو نادێک بۆ مەرحەلاندا دەڕۆ بەس پێ ناکەی دامی ئەو دوویانەی زیاتر دەکرێت لە هەولێر قەست هەولێر ئەو هەدوا کەوتووە نەخێر لەلایەنی مالی هەر سێ گۆچێک داوام کراین لۆ معلوماتت ئەی بۆ هەولێر ئەو هەر سێ گۆگێک داوام کراینە وەڵا سەیرە هەولێر یعنی لە هەشتاکانەوە پۆپولارترین یانەی هەموو کوردی بوو باشە دەی سەرچاو براکەم سوپاس لۆ خەمخۆریت ئینشاءالله بە زووترین کات چەند ڕۆژێکێ ئەو شتانە حەل دەکرێت باشە برا بە هیوان بە ئاستەک بزان هەولێر هەمووانە یەک حزب نییە کاتە چ خۆش طبعا سەرچاو